سڵاتان نەبێ و کاتتان باش بینەرانی تەلەڤیزیۆنی پەروەردەی هەولێر. بەڕێزانم، وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان هەمیشە بە دوواداچوون و سەرنج و تێبینی و کەموکوڕیەکان و واروە ئاستەنگەکان لە بەردەم پرۆسەی پەروەردە بەهاند هەردەگرێت. ئەو سەرنجانە چ لەلایەن مامۆستایان و سەرپەرشتیارانەوە بێ، چ لەلایەن خودی هاوڵاتیان و تەنانەت سەرنجەکان لە کۆی بەڕێوەچوونی پرۆسەکەدا هەمیشە دەردەکەون. اینجا وەزارەتی پەروەردە بۆ مەبەستە کۆنفرانسێک بۆ سەرپەرشتیاران ئەنجام دەدات کە بریتی دەبێت لە سەرنج خستنە سەر هەموو ئەو کەم و کوڕیانەی کە لە پرۆسەی بەڕێوەچوونی خوێندن هەیە، بە تایبەتی لە لایەن سەرپەرشتیارانەوە. ئێمە زانیاریەکان بەو شێوەیە نازانین، بۆ مەبەستە زۆر بەڕێز مامۆستا شێرزاد حەمدەمین سوورچی بەڕێوەبەری سەرپەرشتیکردنی پەروەردەی هەولێر لەگەڵماندایە. مامۆستا جان زۆر بەخێر بێ. مامۆستا جان، وەکو باسمان کرد، کۆنفرانسی سەرپەرشتیاران یەکێکە لەو پرۆسانەی کە ئێوە خۆی بۆ ئامادە دەکەن کە دەتانەوێ لەم کۆنفرانسەدا چی بکەن و ئامانج لەو کۆنفرانسن چیە و کۆنفرانسەکە چ کاتێک دەست پێ دەکات؟ بە ناوی خوای گەورە و میهرەبان، سوپاس بۆ تەلەڤیزیۆنی پەروەردە بەرنامەی فێربوون کە لەو سات و کاتە ئەو بەرنامەیە تایبەت بە دامەزراوی سەرپەرشتیاری و خۆ ئامادەکردن لە بۆ کۆنفرانسی وەزارەتی پەروەردە تایبەت بە دامەزراوی سەرپەرشتیاری. بەڵام پێشەوەی بێمە سەر وەڵامی جەنابێ دەمەوێ وەکو بەڕێوەبەری سەرپەرشتیکردنی پەروەردەیی وەکو پەروەردەکارێک سوپاسی گشت مامۆستایان و فەرمانبەران و سەرپەرشتیارانی بواری پەروەردە بکەین لە پەروەردەکاران کە ئێستاکەوە دەزانن بەرەو کۆتای ساڵی خوێندنی 23-24 دەچین کە لە سنووری بەڕێوەبەرایەتیمە بە شێوەیەکی وەکو ساڵنامەی وەزارەتی پەروەردە کە داینابوو خوێندن بە شێوەیەکی دروست تەنها لە قەزای کۆێنەبی هەندێک گرفت هەبوو لە سەرەتا، ئەوش لەخوای بەزیاد ئێستاکە ئەوانش بە تایبەتی پۆلی 9-12 نەپچڕاینە جێگای تەقدیرە ئەو مامۆستایانە کە ڕەغمی ئەو ئالنگاریانە توانیان بە پێشمەرگە ئاسا بە هەستێکی پەروەردەیانە، بە هەستێکی نیشتیمانیانە، بە هەستێکی نەتەوەیانە توانیان بتوانن ساڵی خوێندنی ئەم ساڵە وەکو ساڵێکی ئاسایی بەڕێ بکرێتن و ئامانج و ئاواتەکانی هەم قوتابیان و هەم پەروەردەکاران بێتەدی. ئەوەی کە تایبەتە بە پرسیاری جەنابتان طبعاً سوپاس بۆ وەزارەتی پەروەردە جەنابی وەزیری پەروەردە کە بە پەرۆشەوە لە دەست بەکاربوونی کابینەی نۆی حکوومەتی هەرێمی کوردستان بایەخێکی تەواو بە دەستگای سەرپەرشتیاری دەدرێتن. یەک لەو بابەتانە کەوا دەستگای سەرپەرشتیاری حقیقەتەن وەکو سەرپەرشتیار وەکو یەکەکان وەکو بەڕێوەبەرایەتی دامەزراوەی سەرپەرشتیاری دامەزراوەیە کە هاوکار و پاڵپشتی دامەزراوە پەروەردەیەکانە لە قوتابخانە حکومی و ناحکمیەکان لە باخچێ بگرە تاوەکو پەیمانگاکانی کەوا سەر بە وەزارەتی پەروەردەنە. سەرپەرشتیاران وەکو ڕاوێژکارن، وەکو هاوکارن، وەکو پاڵپشتن لە بۆ دامەزراوەکان لە گشت بوارەکانی پەروەردەیی و زانستی لە خزمەت دامەزراوەکاندانە. طبعاً ئەو شێوازی ئەمە کە هەمانە چەندین ساڵە شێوازی بناتنانی تواناکان کە ئەرچی سەرپەرشتیاری دیاریکردێ لە دامەزراوە حکومیەکان بە شێوەیەکی زۆر ئاسایی دەڕواتن و بەڵام هەموو دائیمەن هەر شێوازێک هەر سیستەمێک هەر شێوازێک لە کارکردن کە جێبەجێ دەکرێتن لە خلالی 3 سال ئەتواندرێت سەرنج و تێبینی وەربگرێتن و ملاحەزات وەربژێتن و ئەمەش وەکو بەڕێوەبەرایەتی ساڵانە سەرنج و تێبینی سەرپەرشتیاریانمان وەرگرتێ لەو گرفتانە لەو ئاڵنگاریانە لەو یاخۆت برەی مەسەلەن پێشخستن تەطویر هەر بەخۆی شێوازەکە شێوازی بناتنانی تواناکانە. ئەو سەرنجانە گەیشتینە بەڕێوەبەرایەتیەکان لە پارێزگاکان و بەڕێوەبەرایەتەکان سەرنجەکانیان دایتە وەزارەت جەنابی وەزیرش طبعاً لە کۆبوونەوەی 27/2 لەگەر بەڕێوەبەری سەرپەرشتیکردنی پارێزگایەکان بڕیار درا لە کۆبوونەوەکە کە کۆنفرانسێکی تایبەت بکرێتن لە ئەو ساڵە تایبەت بە پێداچوونەوە بەگشت ئەرچی سەرپەرشتیاران لە ناوەکەی لە پێناسەکەی لە ئەرکەکەی وەکو هاوڕێی ڕەخنەگەر وەکو سەنگاندنی دەرەکی وەکو پاڵپشت
کۆنفرانس بکرێتن بە سەرنجوو وەرگرتنی گشت سەرپەرشتیاران لە هەموو کوردستاندا لە هەموو یەکەکاندا هەر سەرپەرشتیارێک لە چ بابەتێک سەرنجی هەیە لە بۆ پێشخستنی پرۆسەکە لە چوارچەوەی بناتنانی توانەکان ئێستاکە لە ژێزەوی ئەو کۆبوونەوەیە طبعا لە چاری سێش فەرمانێکی وزاری پێک هێنرا دەرچوو لە وەزارەت کە هەموو بەڕێوەبەرایەتە گشتەکان و پەروەردەی قەزاکان هاوکاری یەکەکانی سەرپەرشتی بکەن لە بۆ خۆ ئامادەکردنی ئەو کۆنفرانسە و پاشان ئێستاکە لە 25 سال بە واژووی جەنابی وەزیر لە نووسینگەی جەنابیاندا فەرمان دەرچوو لۆ لیژنەی ئامادەکاری کۆنفرانسەکە بە سەرۆکایەتی ڕاوێژکار مامۆستا بڕوهان و بەڕێوەبەری گشتی سەرپەرشتی کردن و هەموو بەڕێوەبەری سەرپەرشتی پەروەردەی پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکانش طبعا ئەندامن لەو لیژنەی ئامادەکاریە. ئەو لیژنەی ئامادەکاریە هەر دەستێت هەر پارێزگایەک بۆ نمونە مەسەرەن پارێزگای سولێمان یاخود پارێزگای هەولێر بەڕێوەبەرایەتی سەرپەرشتیکردن هەر ستاینە ئامادەکاریمان کردیە لە چاری سێوە کۆبوونەوەمان کردیە لەگەر مشریفەکەمەکان لوزان پێک هاتیە لە هەر مدیریەکی لە هەر یەکەیەکی بە هەر فایلێک بە هەر بابەتێک کەوا بتوانین شتێکی علمی بەرز بکەینەوە بتوانین لە ئەلف هەتا یای ئەرچی سەرپەرشتیار بە شێوازێکی نوێکەوە بگونجێت لەگەر ئەو گۆڕانکاریانی وەزارەتی پەروەردە لە سیستەمی ئیپەروەردەیە لە داهێنانی لە بە دیجیتڵکردن و ئەلکترۆنیکردنی ناوەندەکانی خوێندن و دەستگا پەروەردەیەکانە ئەوەی کە زیاتر ئیشی سەرپەرشتیاری دیار دەکات باسم کرد سەرپەرشتیار وەکو سەرچاوەیەکە وەکو پاڵپشتێکە وەکو هاوکارێکە لە هەمان کاتیشدا دوو مهامی زۆر گرنگجی هەنا وەکو ڕێنماییکاری قوتابخانەکان لە بۆ جێبەجێکردنی ڕێنمایەکانی وەزارەت هەروەها بەدواداچوون بەدواداچوون نەرشە حتا چەند ئەو دامەزراوانە ڕێنمایەکان جێبەجێ دەکەن بۆ ئەوەی کەەوە هاوکاریان بیت لە چێن دەرێک کەم و کورتی هەیە. مامۆستا شێرزاد کەواتە ئەوەی کە تێبینیم کرد لە وەڵامی جەنابەت ئەو کۆنفرانسە بە شێوازێک ئەنجام دەدرێ کە کۆی هەموو پرۆسەکە بەگشتی گۆڕانکاری تێدا دەکرێت گۆڕانکاری وەکو جەنابەت باست کرد گۆڕانکاری لە ناو لە ئەرک و وەزیفە دواتریش بێگومان هەموو ئەو گۆڕانکاریانە پێویستیان بە جارێکی تر ڕێنمایی هەیە جارێشتر فێرکردنەوەی سەرپەرشتیاران هەیە ئاشناکردنیانە بۆ ڕاستپاردانەی کە لە کۆنفرانسەکە بەدیدێ کە پێم وایە هەمووزارە دەوترێ دایمەن عیبرەت لە جێبەجێکردنی ڕاستپاردەی کۆنفرانسەکاندا ئێمە چەندی کۆنفرانسی پێشتریشمان هەبووە لە بوارە زیاتیەکانی لە هەربەگشتی لە سیستەمی پەروەردە و لە ناو وەزارەتیشدا بەڵام ئەوەی کە ئێستا جەنابەت ئاماژەی پێ دەکەی دەبێت شتێک بێ ڕاستەوخۆ ئێمە دەرئەنجامەکەی ببینین چونکە ڕاستەوخۆ دوای دەستپێکردنەوەی پرۆسەی خوێندن سەرپەرشتیاران جارێشتر پرۆسەکە بەڕێوە دەبنەوە کەواتە ئێوە بیرتانەوە کردوەوە دوای کۆنفرانسەکە ڕاستەوخۆ دەرئەنجام و ڕاستپاردەکان بگەێنن بە سەرپەرشتیاران. پرسیارەکەی جەنابەت زۆر جوانە طبعاً لۆ بڕیار درایە لە سەرەتای مانگی 6 کۆنفرانسەکە ئەنجام بدرێتن طبعاً لە پاشی هەر بەڕێوەبەرایەتێکی پارێزگایەکان کەەوە راپۆرتی خۆیان وەکو جەنابەت گوتت لەو تعدیلاتەی لەو هەموارە یاخۆت لەو پێشنیارانە لە زمنی چوارچێوەی بنیاتنانی توانەکان دەنێرین لە بۆ وەزارەت طبعاً وەزارەت پازدەی پێنجی دانایە لە بۆ بەڕێوەبەرایەتی سەرپەرشتیکردنی پەروەردەیی پارێزگاکان پازدەی پێنج راپۆرتەکان بگەنە وەزارەت وەزارەتش لە پازدەی پێنج هەتاوەکو تەوقع دەکەم لە سەرەتای مانگی 6 ئەوانش هەموو راپۆرتەکان گەڵارە دەکەن و ئامادە دەکەن و پخود دەکەن لە ئەوەی کەوا لە کۆنفرانس مەمساب خۆتکردن مەبەست دەچی 15 ڕۆژ لەوانەیە کاتێکی زۆر نەبێت بۆ ئەوەی ئەو هەموو راپۆرتە چای پێدا بشێنرێت و خۆتکردنەوە راپۆر بە راپۆر پخور دەکرێت هەمووی کۆ دەکرێتەوە دەکرێتە یەک طبعاً ممکنە ئەمە ئێستا کە وەکو بەڕێوەبەرایەتی سەرپەرشتیکردنی پەروەردەی پارێزگایەکان لەسەر هێلین لەگەر یەکتر مەسەلەن لەو بابەتانەی کەوا ضرورە تعدیل بکرێت گۆڕانکاری بکرێت لە ئەرچی سەرپەرشتیار لە واجبەکەی لە بۆ نمونە ممکنە ئێستاکە لە زۆر پارێزگایەکان باسی ئەوە دەکرێت ئەرچی سەرپەرشتیاری پسپۆریش
جارێکی دیکە بە سەرپەرشتیاران بدرێتەوە بڵە نیتاقی لە چوارچێوە بنیاتنانی توانەکان ممکنە ئەوە ڕێی هەورێرە ئەوە ڕێی دهۆکشە ڕێی مەسەلەن سلێمانیشە یعنی ئەو داواکاریانە ئەو تعدیلاتانە ممکنە لێک نزیک بن لیژنەی وەزارەت طبعا مدیری ئیشرافی محافظەکانیش عزووە ئەوانە هەموو ئەو شتێکەوە هاوبەشە هەمووی پخود دەکەنە راپۆرتێکی دروست و پەروەردەیی و علمی طبعا هەر یەکێکش لە پارێزگاکان مەسەرەن کە دەرێ ئەو شێوازە تعدیل بکرێت بەو شێوازە هەموار بکێتەوە دەبی بەدیلشی هەبی دەبی بەدیلەکەش بە شێوەیەکی بەحسەی علمی باشتر بی لەوەی کەوا هەیە ئەوەی کە جەناب شت ئیشارەت پێدا طبعا کۆنفرانسەکە بە شێوەیەکی دروست و علمی بەرنامەی لۆدانرایە یەک لە ئەوانەی کە لە بۆ وەڵامی جەنابێت طبعا لە پاشی تەواوبوونی کۆنفرانس ڕاستە و خۆ ئەوە فەرمانی جەنابی وەزیرە کەوا لە مانجی 6 بکرێتن هەدەف ئەوەیە کەوا بتوانین لە مانجی 7 و 8 لە سەرەتای ساڵی خوێندنی 24-25 بتوانین سەرپەرشتیاران داخلی بە خول ببن لە گۆڕانکاریەکانی کەوا لە ئەرچیان دروست بووە کەواتەماسا ئەو گۆڕانکاریانە لە ساڵی نوێدا دەخرێتن بەرچاو کە گۆڕانکاریەکان دەبینین بەتەکیید طبعا ئەو گۆڕانکاریانە لە بەچ دەکرێتن لە نەتیجەی ئەو سەرنجوتێ بینیانەی لە یەکەکان هاتینە لە سەرپەرشتیاران هاتینە لە خەرشی پەروەردەی هاتینە لە درککردن بەوەی کەوا پێویستە گۆڕانکاری و گونجاندن بکرێتن طبعا ئەوە کە دەکرێتن لە مانجی 6 لە بۆ سەرەتای ساڵی نوێ دەبی ئینشاء الله کە ڕاستپاردەکانی کۆنفرانس بە پێی ڕێکارە یاسایی و ئیداریەکان فەرمانی پێدەرەچێتن و دەبیتە ئەرچی سەرپەرشتیار و جێبەجێ دەکرێت لە بۆ ساڵی خوێندنی 24-25 و سەرپەرشتیاران دەبی پێشی هەموو کەسێک ئاشنایەتیان تێدا هەبیت و بزانن ڕۆلیان چیە لە دامەزراوەی نوێ و لە ئەرچی نوێیان وەکو سەرپەرشتیاری مامۆستا سەبارەت بە پسپۆریە سەبارەت بە ناوی سەرپەرشتیاران سەبارەت بە ئەرک و مەهامیان کە ئێمە لەو ساڵدا خولی هەفتانەمان هەبوو بۆ مامۆستایان کە بەداخەوە بەهۆی ئەو هەلوو مەرزی خوێندن و دابڕانی بەشێک لە پەروەردەکان لە خوێندن لەوانەیە تا ڕادەیەک وەکو پێویست جێبەجێ نەکرا تەنانەت تازەش بوو بۆ قوتابخانەکان لەوانەیە کە بۆ مەسەلەی منهەجی خوێندن و کات و ساتەکان گونجانێک دروست نەبوو ئەو گۆڕانکاریانێک کە لەو کۆنفرانسە دەکرێت هەمان شێوە ئەوانش دەگرێتەوە جەنابەت قەزت ڕاهێنەرەکانە ئەوەی ئەرچی ڕاهێنەرەکان جیاوازە طبعا ڕاهێنەرەکانش داهێنانێکی زۆر لە جێخۆی بوو پێشکەوتوانە بوو پێویست بوو لە ئەنجامی ئەوەی کەوا سەرپەرشتیاری پسپۆری ئەرچی کەم بوو بۆ یاخۆت ئەرچی وەکو پێویست نەبوو لە نەتیجێ ئەوەی کەوا کەلێنێک دروست ببوو لە بۆ مامۆستایانی نوێ و وانە بێژان کەوا چۆن ڕابهێنرێن چۆن بتوانن لە تەرائقی تەدریس لەگاکانی وانەوتنەوەی نوێ لە هەر بابەتێک لە هەر بابەتێک ڕێگایەک باشە طبعا ئەوە کە ئەو سارە لە زۆر شوێنەکان جێبەجێکرا ئەمە فیدباکمان وەرگرت ئەنجامی باشی بەڵام ئەرچی سەرپەرشتیار زیاتر وەکو گوتم لە کۆی پرۆسی پەروەردە هاوکارە پاڵپشتە ڕێنمایی کارە بە دوواداچوونەرە و لە هەمان کاتدا چاودێرە لە کۆتاییدا لە کۆتای ئەو ئەرکانە هەم لە سەرپەرشتیاران لیژنەیەک پێک دێنرێت تەقیمی دەستگا پەروەردەیەکان ناوەندەکانی خوێنت دەکات بە حکومی و ناحکمی پێدەگوێت لیژنەی هەڵسەنگاین دەرەشی کە لە 3 کەس پێک دێتن لە کۆتاییەکەی جا بە پێی ساڵنامەی خوێندن و بە پێی تایبەتمەندی هەر یەکێک سەرپەرشتیار ئەو ئەرکانەی هەنە یەک وەکو هاوڕێی ڕخنەگر دوو وەکو لیژنەی هەڵسەنگاین دەرەشی طبعا هاوڕێی ڕخنەگر ممچینە ئەوە ئەمە زۆر لەسەر برایانی سەرپەرشتیار من لە حەزیان لەسەر هاوڕێی ڕخنەگرێ لەسەر عنوانەکەی ممچینە ئەمە چەند ناوێک چەند مرادفێک پێشنیار بکەین لە بۆ کۆنفرانسی پەروەردەی ناوی لێ بنرێت سەرپەرشتیاری هاوکار سەرپەرشتیاری ڕاوێژکار یاخۆ سەرپەرشتیاری پەروەردەی ئەوە کۆنفرانس بڕیارەدا ئەوە قسەی جەنابی وەزیرە لە کۆبوونەوەی 27 وتی لە ناوەکەی هەتا پێناسەکەی هەتا ئاخیر ئەرچی سەرپەرشتیار لە هەڵسەنگاندنە ئێمە وەکو وەزارەت هیچ شتێک فەرز ناکەین لەسەر سەرپەرشتیاران بە خۆیان حەز بە مەسئولیت بکەن لە چێن دەرێ پێویستە گۆڕانکاری بەرەو پێشچوون و بنیاتنانی پرۆسەکە بکرێتن ئەمە لە وێندرێ لەگەر ئەوەی داینە سەرپەرشتیارانش چ ناوێکیان پێ باش بوو ناوەکە زۆر ئاساییە کۆنفرانس بڕیا لەسەر هەموو
ئەو سەرنج و تێبینیانە دەدات کە لەلایەن سەرپەرشتیارانەوە هەیە. طبعاً ئێستا کەش لایەزارش ئەمە لە ڕێگای ئەو لیجانانە لە ڕێگای ئەو گروپانێک کە دروستمان کردنی سەرنج و تێبینیمان لۆ دێتن سەرنج و تێبینی زۆر دروست و علمیمان لۆ دێتن و ئینشاءڵڵا تەمەنا ئەکەین بە ئەنجامێکی زۆر زانستیانە و پەروەردیانە لە خزمەت پرۆسی پەروەردەی کۆنفرانسەکە تەواو بیت. مامۆستا باسی ئەوت کرد کە فیدباچی ئەو کۆبوونەوە و یاخود ئەو زۆرێک لە هەفتانە کە دانیشن لەگەڵ مامۆستایان بە شێوازێک بۆ کە دەرئەنجامی باشی هەبووە کەواتە ئەوە جیاواز دەبێت لە مەسەلەی سەرپەرشتیاری لە کۆنفرانسەکەدا هەروەکو خۆی دەمێنێتەوە ئەو مەسەلی سەر ناکرێت. ڕاهێنەر تایبەتە بە ڕاهێنانی مامۆستایان لە بواری وانەوتنەوە. مامۆستا خۆ پسپۆرەتی تێدا نیە لەوانەیە مامۆستایەکی پسپۆری کۆمەڵایەتی جیاواز وانەکەی بڵێت ئەوە لە بیرکاری ئەمە لێرەدا سەرپەرشتیاری پسپۆریش وەکو پسپۆر دەوری خۆی ئەبینی وەکو ڕاوێشکارە لە هەمان کاتدا ئەگەر هاتوو مامۆستایەک لە شوێنێک پێویستی بە سەرپەرشتیاریی پسپۆری هەبوو لە ڕێگای مدیری مەکتەب نووسراوێک دەکاتن لە بۆ یەکەی سەرپەرشتیکردن یاخود داوا لە سەرپەرشتیاری قوتابخانەکەی خۆی دەکاتن کەەوە پێویستی بە سەرپەرشتیاریی پسپۆریە سەردانی بکاتن و مامۆستایان پێویستیان بە مەسەرەن مامۆستایەکی وانە بێ ژنوە لە بابەتی زمانی عەربی لە بابەتی بیرکاری سەرپەرشتیار ئەو دەسەڵاتەی هەیە ئینشاءڵڵا لە کۆنفرانس زیاتر جێگای ئەوە دەکەینەوە کەەوە پسپۆری فەرامۆش نەکرێتن. بەڵام ئەریچی ڕاهێنەرەکان تەنها لە تەرائقی تەدریسە تەرائقی تەدریسش ڕێگاکانی وانەوتنەوە کە چەند ڕێگا هەیە هەر بابەتێک هەر مەوزوعك هەر کاتێک پێویستی بە شێوازێکی تایبەتی خۆی هەیە ئەوانە کێشە نیە لە چ بابەتە چییە بەڵام چۆن ئەتوانن مەسەلەن مامۆستا لە چ کاتێک وسائلی تعلیمی بەکاربیێنی لە چ کاتێک تەڵەبە بیتە محور لە چ کاتێک مەسەلەن ئەو تەریقی کەوا تایبەتە بەو بابەتەی بەکاربهێنیتن ئەوە زیاتر ڕاهێنەرەکان لەگەر مامۆستایان ڕاهێنانیان پێ دەکەن و طبعاً ئەو سارە وەکو باسم کرد لە ئەنجامی ئەو فیدباکێک کە ئەمە لە قوتابخانەکانمان وەرگرتیا مامۆستایان سوودێکی باشیان لە ڕاهێنەرانش بینیوە تەمەنا ئەکەین ئینشاءڵڵا زیاتر بەو سەرنج و تێبینیانی طبعاً ئەمە وەکو بەڕێوەبەرایەتی سەرپەرشتیکردنی ساڵانە راپۆرتی خۆمان لەسەر کۆی کێشە پەروەردەیەکان لەسەر کۆی دەستکەوت و پێشکەوتنەکان بەرز دەکەین و هەڵە سەنجینین ئەتوانین سوود لەو سەرنجانە بینین کەەوە لە چێن دەرێ کەم و کورتیمانەیە. مامۆستا شێرزاد ئێوە وەکو سەرپەرشتیاران و بەگشتیش پەروەردەکان و بەڕێوەبەرایەتیەکان تا ڕادەیەکی باش بۆ مەسلەی کۆنفرانس هەم لە ئامادەکاریدان هەم لە ئاگاداری یەکترین لە سەرنجگۆڕینەوە لە وەرگرتنی ڕێیەکان بەڵام لەوانەیە سەرپەرشتیارێک لە شوێنێکی ترەوە لەوانەیە مامۆستایەک سەرنجی هەبێت لەوانەیە هاوڵاتیەک دایک و باوکێک سەرنج و تێبینی شەبێ ئێوە هەوڵتان نەداوە لینکێک یاخود پەیجێک یاخود بە شێوازێک شتێک دەرچێک بکەنەوە تایبەت بەو کۆنفرانسە بۆ ئەوی دەنجی ئەوانەی پێ بگا دەستی جەنابەت خۆشبی لە بۆ ئەو پرسیارەی طبعاً ئەوە ئەو ئیجراءەتەمان کردێت لە بۆ نمونە ئەمە ئێستا کە سوودمان لە چەندین بەڕێوەبەری قوتابخانە وەرگرتیە بە حکمی و ناحکمی و ئێستا کە ئەوڕۆکە لە بەڕێوەبەرایەتیمە لە هەولێرێک کۆبوونەوەی تایبوت بوو باخسان بوو سەرپەرشتیار هات بوو بەڕێوەبەری قوتابخانە هات بوو حتا وەکو ئەو ناوانەی کەوە لە بۆمە دیاری کراوەوەکو هەولێر لە 45 کەس کەوا بەشدارە بین بە پێی ڕێژە 45 سەرپەرشتیار خۆ 45 ئەنداممان دەبیت هەولێر لەو کۆنفرانسەی بەشێکمان هەندێکمان دانایە لە بۆ بەڕێوەبەری قوتابخانەکان چونکی پرۆسەکە ئامانجی هەموو لایەکمان چێ قوتابیە قوتابی لە چێن درەیە لە ناوەندەکانی خوێندنە چێ قائیدا ئەمە لەو پرۆسە بوونەتنانی توانەکان ئامانجی پرۆسەکە زیاتر ئەوەیە بەڕێوەبەر بکرێتە سەرکردە بەڕێوەبەری سەرکردە نەک هەر بەڕێوەبەربی پابندی بە هەندێک ڕێنمایەکان لە هەندێک کاتدا سەرکردەبی ئیبداع بکاتن و بتوانیتن وەکو سەرکردەیەک لە هەر تەحەدی لە هەر ئالنگاریەک ئیستیجابەی هەبێتن و ئاعتماد بکاتە سەر خۆی و سەرتوانە زانستیەکانی خۆی و مامۆستایانی ئەوانێکەوە ئیشی لەگە دەکەن بە هاوکاری سەرپەرشتیاری هاوڕێ ڕخنەگرن ئەوە زۆر گرنگە ئەمە ئێستا کەش حتا ناحکومیەکان مەسەرەن ئەوە ممکنە سەرپەرشتیکردنی قوتابخانە ناحکومیەکان یاخود ئەهلیەکان ممکنە جیاوازی هەبی لەگەر حکومیەکان ئەمە حتا وەکو سەرنج و تێبینی
لە هەرسەنگاندنیوان لە مامەلەکردن لە بەدووادا چوون لە چاودێریکردن لەگەڵیان سوود لە هەموو ئەو ناوەندانە وەردەگرین لە پەیمانگاکان لە باخچەکان لە کۆمەڵگایەکان یعنی هەر یەکێک تایبەتمەندی و خصوصەتی خۆی هەیە جالێرە پێویستە لە گشت ناوەندەکان یاخۆت لە گشت توێژەکانی سەر بە پەروەردە یاخۆت لە پەروەردەکاران لە دایکان و باوکان لە ممکنە مدیری تەربیەت پەروەردەی قەزاکان بەشدارە بن مدیری مەکتەب بەشداری بیتن سەرپەرشتیار بەشداری بیتن حتا وەکو لە عنسوری ئافرەت و ئەوانش ئەمە ڕەچاومان کردیە لە هەموو توێژەکان بەشدار بن لۆ ئەوەکەوا بتوانین لە پاشی ئەنجامدانی کۆنفرانسەکە هیچ سەرنجێک نەمینیتن کەسێک لە لای هەبیتن و دەرگەشمان کرایەوە ئەو لوجانی مەسەر ئێستامە وەکو بەڕێوەبەرایەتی سەرپەرشتیکردنی هەولێر 5 لیزنەمان پێکی ناینا لە ڕێگای پەیج و ئەو ئەکاونتانەی کەەوە هەنا ئاگداری سەرپەرشتیارانمان کردەوە سەرنج لە مامۆستایان وەرگن لە دایک و باوکان وەربگرن طبعا ئەمە لە قوتابخانەکان ئەنجومەنی دایک و باوکانمان هەیە سەرنجیوان زۆر بە پەروەردەیانە وەرەگرین لە خزمەت پرۆسی پەروەردە و لە خزمەت قوتابیان وەکو تازە باسمان کرد ئامانجی وەزارەتی پەروەردە و ئامانجی هەموو پەروەردەکانان ئامانج قوتابیە بێگومان مامۆستا شێرزاد هەر ویسم پرسیاری ئەوەش کەم بەڕاستی ینی هەموو ئەو کارانەی دەکرێت پێویستە ڕاگەیاندن ڕۆڵی زۆر بەرچاو بژێ ڕاگەرنا لەوانەیە کەم و کورتێک لە گەیاندنەکان بێتە ئاراوە کە بێگومانیش هەروە دەبێت ئێمە وەکو تەلەڤیزیۆنی پەروەردەیی ئەوە هەم وەکو ئەرێک هەم وەکو ئەوەی کە خۆمان بە نزیکتر دەزانی بێگومان لەو پرۆسەیە بەشداری زۆر کارە و باشمان دەبێت هەبێت بەڵام پێویستە بەگشتی ڕاگەیاندنەکان ڕۆڵی پێش ئەوەی بگەینە کۆنفرانس وروژاندنێک هەبێت لە نێوان مامۆستایان و سەرپەرشتیاران و دایک و باوک بۆ ئەوەی لەوانەیە ناونیشانێک ببێتە هۆی مشتومڕ و مناقەشەکردن لەسەری دەرئەنجامی زۆر باش بدا لەوانەیە سەرنجی زۆر باشی تێداوێت کە دوجار ئەوانەی بەشداری کۆنفرانسن سوودی لێ ببینن ئێوە چۆن هەوڵ دەدەن بە چه میکانیزمێک هەوڵ دەدەن کە ئەو ڕوژاندنە ببێتە جێگای مشتومڕ کە ئەوەی لە کۆنفرانس باسی دەکرێت وردە وردە هەوڵ بدەن ئەگەر وەکو سەرقەڵەمانێکیش بێ وەکو ناونیشانیش بێ ئێوە ناونیشانەکان بدەن بۆ ئەوەی مامۆستایان سەرنج و تێبینی خۆیان بدەن و دواتیش ئێوە بەدەر لە مۆزوعی گەڕانەوەی سەرنج و تێبینی سەرپەرشتیاران و مامۆستایان و بەڕێوەبەران سەرنج و تێبینی خەڵکێشتری شەبێ کە لە ناوەندەکەدا ڕاستەوخۆ بەرکەوتێ لەگەیەوە نیە طبعا ئێستا ئەمە وەکو لیژنەی ئامادەکاری پارێزگایەکان ڕاستە ئەوەی جەنابەت پێویستە ڕاگەیان بەڵام ئێستا کە لە قۆناغی ئەوەی نەخۆ ئامادە دەکەین وەکو بەحسە چی علمی هێشتا نەگەیشتە ئەو قۆناغی ئەوە لە 25 مانجی 4 ئەوڕۆ 28 چار ڕۆژە فەرمانی وزاری لە بۆ لیژنەی ئامادەکاری پێکاتوە طبعا ئەمە ئەرچی یەکەمین دەبی پابند بین ئەمە وەکو بەڕێوەبەری سەرپەرشتیکردنی پەروەردەی پارێزگاکان کە ئەندامین لەو لیژنەیە پابند بین بە تەوزیات مشینە لە لیژنەی باڵادەر بچیتن و ئەمەش وەکو محافەزات فعلا لە بەرنامەماندا لە داهاتوو دەستخۆشی لە گۆش دەکەین کەوا یەکەم بەرنامەیە تایبەت بە و کۆنفرانسە تەمەناکەین کەناڵەکانی دیکەش ڕاگەیاندن دەوری خۆیان ببین و ئەمەش لە قۆناغەکانی دیکە کە لە تەواوبوون داین محاورە دەکەین کە پێش ئەوەی بچینە کۆنفرانسی وەزارەت کۆنفرانسێکی بچووکتر بە کۆی هەموو یەکەکان و بە بەشداری ژمارەیەکی دیاریکرا و لە توێژانی پەروەردەکار لە بەڕێوەبەرایەتیمان ئەنجام دەدەین ئینشاڵڵا و کاتە جەنابشتان و ڕاگەیاندنەکانی کەش ئاگادار دەکەینەوە لەبەر ئەوەی کە هەر کەسێک لە ڕاگەیاندن ئاگادار نەبووی لە ڕاگەیاندنەکان ئاگادار بکرێت و سەرنج و تێبینیەکان بە هەند وەرەگیرێن بەڵام سەرنج و تێبینی جارێکش ئەرێمەوە لە چوارچێوەی بنیاتنانی توانەکانە لە شێوازی سەرپەرشتیکردنی کاری سەرپەرشتیانی مامۆستا شێرزاد زۆر عزتمەندی سواس دەکەین کە لە ستودیۆ لەگەڵماندا بووین سپاس بۆ جەنابشتان دەستان خۆش بێ تەمە ناکەین ئینشاڵڵا لەمە و پاشتا بەستنی کۆنفرانس پەیوەندی زیاترمان هەبێت بێگومان ئەوە دەست پێک دەبێت تا ڕۆژی کۆنفرانس و لە ڕۆژانی کۆنفرانس و دوای کۆنفرانسیش ئێمە بەدواداچوونمان دەبێت بۆ کۆی پرۆسەکە دوبارە بەخێراتن دەکەین مامۆستاچێن بەڕێزان و خۆشەویستانم سپاس بۆ ئێوەش کە لەم ئەڵلقەی بەرنامەی فێربوون لەگەڵمان بوون تا ڕۆژانی کۆنفرانس و تا دوای کۆنفرانس و دەرەنجامەکانیشی بە بەردەوامی لەگەڵتاندا دەبین بۆ
ڕووماکردنی ئەم پرۆسەیە. سوپاس بۆ گوێگرتنتان.